بێ ئامادەبوونا هژمارێک ji ڕەوشنبیر و ڕۆژنامەوانن کوردستانە سووریا و ئەندام و لایەنگرن دوێ خستنا دۆمیس یا پارتیا دیموکراتی کوردستان سووریا و ماڵباتên پاکراوانên پێشمەرگە ڕۆژاوا سمینارێک هات لە دەرخستن دبن دروشمە ڕۆلا کوردن ڕۆژاوا دشەڕێ داعشدا ji لایە عەمید هەلگورد حکمت بەردەفکەی وزارەتا پێشمەرگە بەرپرسێ بەشی ڕەوشنبیری یا فەرماندا زێڕەوانی لە هۆلا نەسرەدین برهێک یا لە دۆمیس دەسرەتا ویسمان سوپاسیان بکەین کە ڕۆژاوا زۆر بە جددی لە تەواوی 4 ساڵی ڕابردوو پشتگیری هێزی پێشمەرگەی کوردستان و بەشێک بوون لە تەواوی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە بۆ خۆی جێگەی نرخاندن و جێگەی سوپاسە لەلای ئێمەوە و ویستمان لە نزیکەوە بە هەموو ماڵباتی شەهیدان لە ڕۆژاوا بڵێن کە سەری ڕێزمان هەمیشە لە بەردەمی گڵکۆی پیرۆز و خوێنی پیرۆزی شەهیدانی ڕۆژاواشدا دەنەوێنین و مەبەستمان بوو کە پێیان بڵێن هەر ئیستحقاقاتێکی کە پێشمەرگەی کوردستان لە باشوور دەیگرێتەوە بۆ شەیدەکانی باشوور بە هەمان شێوە شەیدەکانی هێزی ڕۆژیش کە پێشمەرگە بوون و لە چوارچەوەی سەنگەری پێشمەرگا شەید بوون دەیانگرێتەوە لەگۆڕ نەرینە حاجی کاڵۆ یەکجی سەرکردن پەدەکەسێ گۆخوینە خەڵکن ڕۆژاوا و باشوور تێکیلی هەبووە جزوودا لێ پێویستە گۆ ئەم هەموو شێوەیەن خوا ئەم تێکیلی هەببن و بەڕەوانیە بکەن بەرخاکە هەرێما کوردستانیدا ji her kesekî got dixwaze destwerdانê bike di navê xakê de. Xelkê Kurdistana Sûriyê me rojekî roja xwe nedîtiye em xelkê Kurdistana Sûrî tunê ne me dîtiye hemî şûreşê Kurdî de xelkê Kurdistana Sûrî amade ne xwîna xwe birêjin ber xaka welatê xwe de. Îro Kurdistana Başûr ji xaka welatê me û Kurdistana Bakur ji Kurdistana Rohilat ji aro ava ji. Hatina wî cêkê xweşiya me bî rastî belkî sergelek mejarê gireng sekinî yani îro ev muameral ser miletê Kurd el Kurdistana Başûr de hatî arîkariya hinek kesên xıyanet tev û skatik mewqifê duwelî rastî ev moralekî gelek bilind re xelkê me çêkir xelkê me destpêkê heta niha dehê semînarê vî rengê hatine çêkirin û em amade ne û em dibêjin em gelekî sopasiyat dikin û em ê ruhê xwe û canê xwe gorî xaka Kurdistanê bikin bin siha projê netewî de ew projê netewî ê cenabê Serok Mesûd Barzanî ew îrolpeye ew ê rêbaza Barzanî em hemî amade ne xizmet û karê Kurdayetiyê bin siha wî projeyî de bikin. Kurdên Rojava û taybet hêza leşkerê roj bi hemî hêza xwe beravanî di ber xaka herêma Kurdistanê de kir tenha 5 û 4 pakrawan ji destxwedan û bi dehan birîndar. Cemîl Osê Ark hola şehîd Nesrîdîn Birhek li Domîs.